مای بەڕێزە هاوار کاک هاوار چ کارێک دەکەی؟ فەرمان بەرم فەرمانبەری. میری دەشت ساق بێ چۆنە هاتوویتە فامیلی مۆڵ وەڵاهی بۆ جۆ گۆڕین و تۆز بزانم ئەشیا و شتێ و چیەکڕی حەز لە چێ جلە کڕی بەخوای ئەرێ وڵات زت عەزم لێ پێڵایە بکڕم ئەویش تازە بە دڵم نەبوو بەزێم هێشت زۆر قەلەقی لە کاتیشت کڕینە؟ نەوەڵا یەکسەر قەرارەیت یەکسەر قەرارەدە زۆر چاکە ئەو خۆی زۆر شتێکی باشە قەلەق نەبی بەڵێ دای پەشیمان نابیتەوە ئەیکە خێرا قەرارەیت و ئەیکڕی ناوەڵە بۆ پەشمان نابمەوە کە بۆ شتێش دەستم ئەو شتە دەکڕم چاوم شتیت کە نابینێ سێریشتی تر وەکو ئافرەت نا ئێمە چین جوان سەیرەکەین هەموو شتێکەکڕین بەزەو شتێکە بۆ هیچوی نایکڕین بەڵێ بەڵێ وایە هەر خۆت هاتوویتە فامیلی مۆڵ؟ بەڵێ جان زۆر چاکە بەخێر بێ سەر فامیلی مۆڵە پێ چۆنە؟ وەڵی خۆشە دڵگیرە زۆر چاکە لە شستاق بێ بەخێر بێ بە فامیلی مۆڵ پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵات بەڵێ بەڵام ئەگەر نەیزانی ئەوێ شتێکی خۆشی پێشکەشکەی ڕەنگە خۆش دیارە حەز لە گۆرانی و ڕەنگی خۆش و بەڵێ فەرم پرسیارەکەمان دراوی وڵاتی چیک کام لەم دراوانەیە سێ اختیارتەیەمێ وڵاتی چیک بەڵێ کرۆن دۆلار یۆرۆ کرۆن بەڵێ تاکیدی تاکیدمە چیک کرۆنە دەست خۆش وەڵامەکە ڕاستە ماشەڵڵا زانیاریەکانی باشە بزێ سپاس فەرمۆ خەڵاتی بەرنامەی ئێمەیە تێکساس چیکن دەچیت لێ نان دەخۆیت هەروەها ئەوەش کارتی ئەربێلایە دەچی لەوێ بازاڕی دەکەیت ئەربێلا لەکوێیە لە گوڵان مۆڵە لێرەش فەرعیان هەیە دیجیتال سیتی دەتوانی لێرە سەردان بکەیت مەمنون شتێکمان پێشکەش کە دێوە بووی بە براوی خەڵاتەکە وەڵام بەس نوکتە دەزانم یاڵا باشە پێمان خۆشە نوکتەیەکمان بۆ بکە ئەگەر تۆزێک دوور تۆزێک درێژش بقەی کێشە نییە لە خزمەتین حەزەکە یەک سەعاتە وەستین لێرە ئەو باشتەکی معقول برێن مادەم بە کەلک وەریە نوکتە زۆر ئەوەی هەیە لەو دەمە شتێکی معقول یادگاریکی خۆشت لەبیر بێت زۆر باشە بۆمان باسکە هی تەمەنی گەنجێتی وڵا یادگاری زۆرە بەڵام لەو دەمەی ماشەڵڵا بەبیرن نایەتەوە لەو سەر ڕێگای و لەوە و دانیشی قاوەکی بخۆیەوە زەد وردەوە دە قسە قسەی ڕادەکێشی وەنیە ئەکی دوایە عەلا کولین قورئان لەو دەمە نازانم هیچم بەبیر نایەتەوە دەستە خۆش بێ زۆر سپاس دەستە خۆش بێ